لە یاریکی دۆستانە مەدەکاری بۆ خولی نایابی عراق هەردوویانی هەولێر و نەفتی وەسەد بە یەکگەیشتن لەسەر یاریگەی فرانس و هەریری لە نیوەی یەکەمی یاریەکە هەردوو لا دوو گۆڵیان تۆمار کرد کە دوو گۆڵەکەی هەولێر عیزەدین عەبدوڕەزاق تۆماری کرد. لە نیوەی دووەمیش هەریانە و گۆڵێکی تری لە سەرنجامەکە زیاد کرد کە گۆڵەکەی هەولێر ئالان کاتریگای پیشەگەریەوە گەندی تۆماری کرد و یاریەکە بە یەکسانی و بە 3 گۆڵ بۆ هەردوو لایەکیان کۆتایی پێهات. ئەمە سێم یاری دۆستانی هەولێر بوو دوای ئەوەی ڕوبەڕووی سەناعات کارەبایی و زاخۆش بوویەوە. هەولێر لە یەکەم یاری خۆی لە خولی نایابی عراق میوانداری نەفتی جنوب دەکات لە هەفتەی داهاتوو. نەفتی وەسەتیش کۆتایی بە کەمپەمەشەکەی هێنا لە هەولێر.